بەڵێ تێپرسی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بابەتێکی گەرمی نێوخۆی هەرێمی کوردستانە لایەنەکان بۆ چون و تێبینی تایبەتی خۆیانیان هەیە لەسەرم بابەت زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز بڵند ئیسماعیل لەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما بەڕێز بڵند سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئامادەکاریەکان کراوە بۆ بەڕێوەچوونی خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام لایەنەکان دەڵێن بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێت دەبێ و تێبینیانە جێبەجێ بکرێن کە بێگومان نەچوونە ژێرباری بڕیارەکانی دادگای باڵای فدرالیە پێتان وایە دەکرێت تێبینیەکانی پارتی لە بەرچاو بگیرێت هەڵبژاردن لە وادەی خۆیدا دەکرێت یا دوا دەخرێت. زۆر سپاس نیوەڕۆی ئێوە بینێرانتان باش بەتەکەیت ئەو هەڵوێستەی پارتی دموکراتی کوردستان کە لە بەیاننامەی خۆی ڕاگەیاند تەنها هەڵبژاردن نەبوو بەڵکو و ڕاستکردنەوەی تێکرای پرۆسەی سیاسی عێراقا هەموو ڕێگرتنە لەوەی کە عێراق بەرەو مەرکەزیەت بچێت جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەتی فدرالە احترامگرتنی دەستورە مەسلەی شایستەدارایەکانی هەرێمی کوردستانە ڕێزگرتنە لە قواری هەرێمی کوردستان لە زمنیشیان نیگەرانی پارتی لەوەی کە لایەنەیەکی دەرەکی دەیەوێ هاوچێشەی حکومڕانی هەرێمی کوردستان بە دیزاینکردنی هەڵبژاردنەیەکی تەزویر کرا و نەخشە بۆ کەشراوی پێشفەقە لە مەسلحەتی هێزێک ڕاستکاتەوە کە بتوانانی زۆر بە ئاسانی ئەم هێزە بێخیتە جێ ڕچێفی خۆی چونکە لە ماوەی ساڵانی ڕابردوو هەندێک لایەن زۆر فشاری سیاسی ئابووری ئەمنی عسکەریان خستە سەر هەرێمی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و حکوومەتی هەرێم بۆ ئەوەی مەرامەکانیان جێبەجێ بکەم نەیانتوانی بۆی ئێستا لە ڕێگایی هەڵبژاردنێکی ساختە دەیانەوێت ئەم مەرامە جێبەجێ بکەن و هاوکێشەی سیاسی لەمە بەرژەوەندی چەند کەسانێک و لایەنێک ڕاستکەنەوە کە بتوان بە ئاسانی بڕیارەکانی پێ جێبەجێ بکەن بۆیە ئەمە هەڵوێستی پارتیە بەگشتی نەک هەر بەتەنیا لەسەر هەڵبژاردن لەسەر تێکرای پرۆسەی سیاسی حکومڕانی عێراقەوە دەزانین بە تأكيد بارتي حزمي بارتي إرادي بارزاني باي أوند خلق عقلش العراقية دزانن كموقعي بارتي هيزي بارتي تسندا قدرتي بارتي تسندا نەکبە ئەگەر پارتی بەشداری هەڵبژاردنەکە بەڵکو هەرێمی کوردستان کێشەی بۆ دروست دەبێت بەڵکو کۆی پرۆسەی سیاسی عێراقیش بەچی دەکەوێت ئەمە تەهدید نییە بەڵام ئەمە واقعی هەرێمی کوردستانە بۆ ئێمە پێمان وایە دەبی نیگەرانیەکانی پارتی بڕەوێنرێنەوە و هەڵبژاردنێکی پاک و بێگەر هەر ئەم ساڵ ئەنجام بدرێت و پارتی داکۆچی کەری سەرسەختی ئەنجامدانی هەڵبژاردنە باڵە پێتان وایە بە پێی ئەو دیزاینە داڕێژراوەی کە وەکو ئاماژەتان پێکرد هەیە ئێستا نەخشەی بۆ داڕێژراوە کە هەڵبژاردن بەڕێوە بچێت هەڵبژاردنێکی شەفاف و هەڵبژاردنێکی دموکراسیانە بەڕێوە دەچێت؟ نەخێر بە هیچ شێوەیەک ئەوە مەسەلەکە هەر لەسەر پارتیکە خۆ هەر ئێمە بڕیارمانەدا بایکۆتی هەڵبژاردن بکەی پێکهاتەکانی کوردستان مەسیحیەکان ئەرمان تورکمان زۆربەی هەر زۆریان بڕیاریاندا بەشداری نەکەن جیهەتی تریشەیەکە بەشداری ناکەن چونکە ئەمە مەترسیە لەسەر ئیرادەی هەرێم لەسەر ئەوە نیە پارتی چەند کورسی کەم دەبێت و زیاد دەبێت ئێمە دەمانەوێت حکمڕانیەک بی کە تەعبیر لە خواست و لە ئیرادە و لە دەنجی ڕاستەقینەی جەماوەری کوردستان بکە بۆ ئەوەی ئیرادەی خەڵکی کوردستان کەس نەتوانێت پەردەپۆشی بکە و دەستی بەسەدا بگرێەوە خۆمان سەر بە خۆمان بین و کەسێک نەتوانی ئاراستەمان بکە ئەمە شەڕی ئێمە لەسەر ئەم ئیرادەیە. باشە بەڕێز بڵندە و کەسانێک ئێستا پەلەیانە بۆ هەڵبژاردن ئەو لایەنانە پێشووتر لە سێوادەی دیاریکراودا ئامادە نەبوون بێنە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە پێتان وایە ئامانج لە دەستیکردن بەم بابەتەوە بەکارهێنانیان لە بەرژەوەندی خۆیان و دژ بە بەرژەوەندی لایەنەکانی دیکە چییە؟ پرسیارێکی زۆر لەجێیە بەتەکید ئەمەش دەپرسین برادرانی یەکێتی لە ماوەی سێ ماوەی دەستنیشانکرا بۆ هەڵبژاردن لە 2022 2023 و ئاخر زاریش لە شوباتی 2024 ڕێگر بووینە لە ماوەی سێ ساڵ کە نەهێڵن هەڵبژاردن کرێ بە ئاشکراش لە سەرکردایەتی خۆیان لەناو کۆبوونەوەکان حتا لەگەر کۆبوونەوەکان کە لەگەر وەفدی ئێمەش ڕاگەیاندبوو کە ئەوان وەزعی ناوخۆیان خراپە ناتوانن بچنە ناو هەڵبژاردنێکم سۆگەرنین کە دەنجی پێویست بین و زۆر زار باسییان کردبوو کە 9 تا 10 کورسی 11 کورسی زیاتر نایێنن و مەشاکلی زۆریان هەبووە یەکێتی نیشتیمانی لە ماوەی 15 ساڵی ڕابردوو 3000 جیابوونەوەی تێکەتیانی یەکێتی زۆربەی هەر زۆری سەرکردە دێرینەکانی لە ماڵ دانیشتون یەکێتی جەماوەرێکی تۆراوی هەیە یەکێتی نەیتوانی حکومڕانێکی باش بکە نەیتوانێت شەفافیت لە داهات هەبی نەیتوانی ڕێ لە سەرانەوەرگرتن و مافیا و کوشتنی خەڵک بگری باشە بە کونفەیەکوونێک ئەم حیزبە ئەو پشت قایمێک چیە بە جەماوەری خۆی کە بتوانێت لە هەڵبژاردنێک لە ماوەی ئەو دوو مانگا کاری چی کردێتە ئەوەندەم سۆگەربی لە پشت قاوی بەدەنجی جەماوەر ئەگەر پشت ئەستور نەبێ بە پشتگیری لایەنێکی دەرەچی باشە بەڕێز بڵند لە کاتی خۆیدا ئەگەر کە خولی پەنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچوو و پەرلەمان کارا بووە و کاتە پارتی بڕیاریدا بۆ ئەوەی کە لەگەڵ لایەنەکانی دیکە
ئەو خولە درێژ بکرێتەوە لەبەرەوەی بتوان یاساکان هەموار بکەنەوە لە کاتێک دایتر پەنا بردرا بۆ دادگای باڵای فدراڵی و پەرلەمان پەکی خرا ئەگەر ئەو کاتە لایەنەکان بەو شێوازە مامەڵایان نەکرد با دۆخی هەڵبژاردن و پەرلەمان بە ئێستا دەگەیشت. ئەکید نەخێر ینی بەڵام نەکرد لە مەسلەی بڕیاردان لەسەر هەڵبژاردن و نهێشتنی پەرلەمان لە زۆربەی مەشاکلەکانی تر برادران هەندێک جیهات هەمیشە پەنیان لە بۆ بەغدا بردی هەمیشە هەڵیان داوە بە بڕیاری نادەستوری مەشاکل بۆ ئێرە دروستکەن بەداخەوە ئەم هەوڵانیان زۆر بەردەوام بوو بەڵام بەو هەڵوێستەی پارتی کە پارتی دیموکرات کوردستان لە بەیاننامەیەکی ڕاشکاوانە و نەرمونیاندا ڕایگەیان کە ئێمە پێویستە ستۆپ بە هەندێک شت بکەین دیتمان کە خەڵکێک هەیە لە عێراق تێدەگا پارتیەگە هەڵوێستی وەرگرت سڕوو دەدا بۆیە مەسلەی موچە یەک لەو بەشانە بوو کە بە هەڵوێستەی پارتی بە هیمەت و ئیرادەی سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەتواندا مەسلەی موچە چارەسەر بکرێت بە دڵنیابن شتی تریش لە ڕێگایە چارەسەر دەکرێت چونکە هەموو لایەک دەزانن پارتی چییە و بەبێ پارتی حکومڕانی لە عێراق و لە کوردستان زەحمەتە. باڵە باشە بۆچی تەنیا پارتیە بێ شەڕی مافی پێکاتەکان و مافە دەستوری و شایستەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکات ئەو ئەرک و بەرپرسیارەتیە لەسەر لایانی دیکە نییە؟ یەک لە شەڕەکانی ئێمە لەسەر ئەوەیە ئێمە لە ماوەی 100 ساڵ خەباتی ڕێبازی بارزانی و پارتی دیموکراتی کوردستان تاوانیمانە کە کۆمەلگایەک دروست بکەین ئەو کۆمەلگایە تێبگالەوەی کە فرەیبی پێکەوە بژی مافی هەموو لایەک پارێزراو بی ڕێزبەندی لەسەر ئاین و لەسەر نەتەوە و لەسەر پێگەی کەسەکان نەبی هەمومان وەکو یەک بین و فعلەنی شوای لێ هات توانیمان ئەمە دروستکەین و یەک لەو شتانێکە هەرێمی کوردستان و حکوومەتەکەی شانەز پێ دەکا ئەو تەباوی یەکرەزی تێکرای پێکهاتەکان و دەستەبەرکردنی مافی پێکهاتەکانە ئەمڕۆ بە فیتی لایەنێکی سیاسی بە بڕیاری شتاکلایەنەی دادگایەکی ناشەرعی هەموو ئەم ڕیستە دەکەنەوە خوری و پێیان وایە دەبێت استقراری ئەم کۆمەلگا تێک بدەن بۆیە پارتی دیموکراتی کوردستان داکۆچیکەری سەرسەختی مافی تێکرای پێکهاتەکانە و مستەحیلە لێ بگەڕین ئەمەی کە بە 100 ساڵ دروستمان کردی کەسانێکە بن لە نای ببن. باڵێ لە کۆتایشدا بپرسم ئەگەر تێبینیەکانی پارتی و مەرجەکانی لە بەرچاو بگیرن پارتی دەچێتە هەڵبژاردنەوە؟ پارتی دەزێتە هەڵبژاردن دڵنیاش بە مەرجەکانی لە بەرچاو دەگیرێن چونکە مەرجەکان مەرجی پارتی نین مەرجە لە بەرژەوەندی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و شەفاف کە هەموو لایەک ئیسفادەی لێ بکات لێرە ئێوە شاهید بن ئەگەر هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بڕیاری لەسەرا برادرانی یەکێتی مستەحیلە بوێرن بێنە ناو هەڵبژاردنە. بەڵێ بەڕێز بەڵند ئیسماعیل ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.